تیپی مۆسیقای باوەزی کوێ دووەمین تیپە کە لە کوردستان دامەزراوە و تاکە تیپشەکە تا ئێستا ماوەتەوە وەکو ینی ئەستێرەیەک دێتە بەرچاوم لە ئاسمانی هونەری کوردی باوازی ئەوا دێتە بەرچاوم چکە هەموو خەونەکانی منی تێدا بەدی هات. ئێمە لە کاتی ئەوەی کە تەمرینمان دەکرد و لە کاتی بۆی گەلک جاری وا هەبوو دەرسیشمان بە قوتابیەکان دەگوت زۆر سوودیان وەردەگرت. ئەوەی کە ئێستا پێی گەیشتوم هەمووی دەگەڕێن مۆلۆتی مۆسیقای باوازی و ئەو مامۆستا بەڕێزانەی کە لەسەر دەستیوان میوزیکم خوێندە. ڕێک 50 ساڵ بەر لەو ڕۆ سەلمانجێکەم واتە ساڵی 1958 بەردی بناغەی ئەو تیپە لەلایەن مامۆستای بەڕێزمان مامۆستا باکووری بناغە و تۆی ئەو هونەرەی لە کۆیەدا ڕشت کە بوو بە قوتابخانەیەک دەیان و سەدان هونەرمەند و گۆرانی بێژ و شێوەکار و شانۆکاری پێگەیاند. لم قلبي أحزانا عشقي سنميكم لم قلبي أحزانا عشقي سنميكم لم صاروا بيابانا لم صاروا بيابانا مامۆستا باکووری کاتێک لە خانەی مامۆستایانی بەغدا لە ساڵی 1956 دەردەچێت وەک مامۆستای ئینگلیزی لە شاری کۆیە دەست بەکار دەبێت لە ناوەندی کۆی کوڕان. دوای ئەوەی کە دەست بە خوێندن دەکەن بیرۆکەی دروستکردنی تیپێشی موزیکی بۆ دێت. دوای ماوەیەک کە خوێندن دەست پێ دەکات لە سەرەتای خوێندنی ساڵی 1957 کۆمەڵێک خوێندکاری ئەو کاتەکە لەو قوتابخانە خوێندویانە هەڵدەبژێرێت. یەک لەوانە مامۆستا زاهیر محەممەد، مامۆستا سەردار ئەحمەد کە ئەوانە کۆڵەگەی سەرەکی تیپەکە بووینە هەن لە سەرەتای دامەزراندنیەوە تاکو ئەوەی کە ئێستاش بەردەوامن. لە ساڵی 1950 یەکەم چالاکی خۆی دوای ئەوەی کە پرۆڤە دەکەن تیپەکە دروست دەکا وەک تیپێشی چالاکی قوتابخانەکان لە ژێر ناوی تیپی باوازی کە هەر خۆی مامۆستا باکووری لۆگۆیەک دروست دەکات کە کلیەشی مۆسیقا و لە ژێرەوەش واتە تیپی مۆسیقای باوازی دەنووسێت. ئەمە یەکەم چالاکی تیپی مۆسیقای باوازی دەبێت کە لە ژێر ئەو ناوە کراوە و بۆ بیرۆکە و دروستبوونی تیپەکە دەگەڕێتەوە بۆ هونەرمەندی خوارێ خۆش و مامۆستا باکووری. هەر لە ساڵی 1958 و 59 درێژە بە چالاکیەکانیان دەدەن و بەردەوام دەبن تا ئەو کاتەی مامۆستا باکووری لە شاری کۆیە دەگوازرێتەوە بۆ قوتابخانەیەک لە شاری هەولێر. واتە لە ساڵی 1960 مامۆستا باکووری کۆیە بەجێ دێڕێت بەڵام تیپەکە وەک خۆی دەمێنێتەوە. تیپەکە هیچ مۆڵەتی نەبوو، ینی چالاشی قوتابخانەی بوو. هەر لە خۆشمانەوە ناومان لێ نابوو باوازی. هەمومان ئەوەم کۆچمان کرد یەک دووەکمان چوینە بەغدایە. لەو ڕۆژێک کە گەڕامەوە شاری کوێ لە قوتابخانەی زانست مامۆستا بووم ڕاهێنانمان دەکرد لە پشوەکان لە 1972 ڕەوشەکی لەبار هاتە پێشێ بەهۆی ڕێککەوتنی 11 ئازار. داوامە کە گوتمان با مادەم تیپەکەمان ئامادەیە و شتی باشمان مادەی زۆر چاکیشمان هەبوو بە هەوڵ بدەین ئیجازەی بۆ وەرگین مۆڵەتی ڕسمی بۆ وەرگرین. طبیعی ئەو وەختی لە بەغدایە وەردەگیرە. پاش 12 ساڵان ئەمە ئەو تیپەمان دامەزراند بە مۆڵەت بەس هەر ئەو ناوەمان لێنا لەبەر گەورەی مامۆستا باکووری هەر ناومان لێناوە تیپی باوازی. پاش 12 ساڵان ئەمە دامەزراندەوە بە مۆڵەتی ڕسمی لە بەغدایەوە. ئێمە 10 کەس بووین مەرجەکانمان جێبەجێ کرد وەزارەتی ئەعلام بڵێن ئەو کاتێ پێیان دەگوت بۆ دامەزرانی تیپەکە. بەڕاستی لێرەش ڕۆڵی
کەسێکی کۆیی کۆچکردو جەلال بێتوشی بە هیچ شێوێک نابێت لەبیر بکرێ کە ئەو کاتە مدیری دایرەی سینەما بوو لە ئیزاعە و تەلەڤیزیۆنی بەغدا. ئیدی توانرا لە دوجار لە ئەگە غەڵەت نەبم لە ئێشی ئاداری ساڵی 1970 مۆڵەتی فەرمیمان وەرگرت لە بەغدا، چونکە ئەگەر مۆڵەتی فەرمیت دەبی ناتوانانی لە ئێزگە و تەلەڤیزیۆن بەرهەم تۆمارکەی و ناتوانانی ئاهەنگ ساسکەی لە شارەکانی دیکەیان لە ناو شاری کۆیە. دوو مەرجان بۆ داگوتە ئەوانەی کە داوای هەر تیپەشی هوەری دەکەن دەبی سێ کەسیان لە دەرچووی هوەرە جوانەکان بن و 5 ساڵیش زیاتر خزمەتیان هەبی نابی لە 5 ساڵ کەمتربی کە مۆڵەتەکەمان وەرگرت. داوامان کرد هەندێک لە بەرهەمەکانمان بەرهەمەشی یەکجار زۆرمان کۆکردبەوە هەمان بوو. ئەوانش بە 2-3 جار تۆمارمان کرد لە بەغدایە چوین لە بەغدایە تۆمارمان کرد. جارەکیش تەلەڤیزیۆنی کەرکووکە تازە دامەزرا بوو، ستۆدیۆکی زۆر گچکەی هەبوو. لەوێن دەرێش کۆمەڵک بەرهەممان تۆمار کردن. هەر ئەو کاک جەلال بێتوشێش بوو کە توانی یەکەم جار ستۆدیۆمان بۆ حجزکا لە بەغدا لە ئیزاعە و تەلەڤیزیۆنی بەغدا. ئێمە لە کۆیەوە چوینە بەغدا بە خۆمان و بە کۆرسەکانەوە یەکەم بەرهەممان تۆمار کرد لە تەلەڤیزیۆنی بەغدا. ئەمە دەبێتە یەکەم بەرهەمی تۆمارکراوی ئەو کاتی کەتی مۆسیقای باوەجگۆی لە تەلەڤیزیۆن دەردەکەوێت. یەک لەوانە گۆرانی بەناوی هەلاو هەلاوە گوڵێ کە ئێستاش پێم وایە کۆمەڵێک خەڵکی جیلی نوێش بەو گۆرانیانە ئاشنان. گۆرانێکتر بۆ سەڵاح پشدەری کە لە مابەینی هەولێر و کۆ تۆمار دەکرێت. گۆرانێک بۆ مامۆستا ئیبراهیم سابیر تۆمار دەکرێت. ئەو زنجیرە گۆرانیانە دەبێتە یەکەم بەرهەمی تۆمارکرا و وێنە گیراوی تیپی مۆسیقای باوەجی کۆیە لە ساڵی 1973. من پارچە مۆسیقایەکم هەبوو بە ناوی کسە شۆخەکە. ئەوە یەکەم بەرهەم بوو با بڵێن. بەرهەمەکی دیکەم لە بۆ ئیبراهیم سابیر بە ناوی زاوە لە بووچێمەدا و هەروها پەروانە. ئەوانە مۆسیقا شتەکانی من هاوکاریم دەکرد و موزیکم بۆ ئامادە دەکرد. لە ساڵی 1970 پەیوەندیم بە تیپی مۆسیقای باوازی کرد. خەبەریان داینە گوتیان دەچینە بەغدایە دەچینە بەغدا ئەو گۆرانانە تۆمار دەکەین. پێمان خۆش بوو لێرەوە لە کۆیەوە هەتاوە چینی بەغدا بە سیارێکی جێبی گچکە ڕۆیشت زۆر دەکردماوەدادا خۆ زۆر خۆشە. دوو گۆرانیان لۆکردم، گۆرانی زاوە لە بووچێمەدا لەگەر گۆرانی پەروانە دێوانە بووم. لەگەر تیپی مۆسیقای باوازی کۆیە تۆمارم کرد. بە ڕەحمەتێوی مامۆستا سەردار ئەحمەد، مامۆستا ودیا ئەحمەد، مەجموعەکی دیکەنە کە ناویان نازانم لەبیرم نەمایە. ئەوانە لەگەر بەشداریان کردێ لە تۆمارکردنی گۆرانەکان. چاوی کاڵا و پرسی درێژە ئەو شەو جشوان سەرەوڵێ. چاوی کاڵا و پرسی درێژە ئەو شەو جشوان سەرەوڵێژە. پشتۆمت بۆ خۆت بمنێژە، پشتۆمت بۆ خۆت بمنێژە. زۆربەی مادەکان گەلێکی یا ئەمن ئامادەم کرد بوو یا ئاوازی من بوو. یەک دوو گۆرانیم لە بۆ ئەنوەر تایاری ئامادە کرد بوو
ئەوانی دیکەش لە بۆ کۆرس ئەوانی کۆرس تقریبان ئەو گەشتەکانی ناو گۆرانیەکان هەمویان ئیمنن هەیلاوە لاوە گوڵێ کە چەند دەنجی داوە ئەوە ئەمن ئامادەم کردبوو ینی گەشەشم پێدا بوو وەک نەبی برێ هەروەچە خۆی گەشەم پێدا بوو پاشان ژمارەیەک لە ئەندامانی بەشدار دەبن لە شۆڕشی گەلی کورد لە ساڵی 1970 تیپی مۆسیقای شۆڕش دادەمەزرێن لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی تری شارەکانی کوردستان بەهۆی بەشداریکردنی ئەم کۆمەڵە هونەرمەندەی کە ئەندام بووینە لە تیپ مۆسیقای باوەجی حکوومەتی ئەو کاتی عراقی مۆڵەتی باوەجی وەردەگرێتەوە مۆڵەتەکە سەحب دەکاتەوە و ڕێگەی کارکردنیان لێ دەگرێت بە شێوەی فەرمی کۆمەڵێک ئامێری مۆسیقاشمان لەگەڵ خۆمان برد ئیتیپەکە لەبەر ئەوە دیارە خەڵکانێک هەبوونە ینی چوونەتە دایرەی ئەمن خەبەریاندا بوو کە چوینە ناو مخەڕیبین و نازام چی و ئامێرمان بردووە ئیجازەکە لە تیپەکەی وەرجێرایەوە بەڵام تیپەکە لەسەر دەستی و کۆمەڵە هونەرمەندەی کە مابوونەوە لە ناو تیپەکە هەر بەردەوام بۆ بەنهێنی کار و پرۆڤە و ئیش خۆیان کردووە نانێشتۆ تیپەکە پەرتەوازە بێت و ئەو بناغێکەدان هەڵوەشێتەوە. هەتا لە ناو شۆڕش ئەمن لەگەر کاک عومەر سەرکار ئەمن ئەوم فێرە نۆتە دەکرد لەسەر دوو تەنەکەی هەتاڵدانیژبین لە بندار هەنارێک ئەویش ئەمری فێرێک کلارنێت دەکرد بۆی کە چوومەوە کۆیە خەڵک فێرە کلارنێت کەم تیپەکە کلارنێتیشی هەبێ بەداخەوە ئەو هەرسی شۆڕش و ئەوانە هەمووی لێ تێکداینە من لە کۆیە نەمام چوومە هەولێر و دەستمان بە تیپ لەگەڵ ینی خەونەکانی کۆیم تقریبا لە تیپی هونەری هەولێر هەتا ڕادەیەک هاتە دی تا ئەو کاتی لە ساڵی 1970 داواکاریەک پێشکەش دەکەن بە وەزیری ئەو کاتی وەزیرێکی کورد هەبووە بە ناوی مەلاماتۆر کە لە حکوومەتی عراقی وەزیر بووە داواکاریەکە پێشکەشی ئەو دەکەن و مۆڵەتەکەیان بۆ وەردەگرێتەوە لەگەڵ بڕی 6,000 دینار ئەو کاتە دەدرێت بە تیپەکە بۆ نۆژەنکردنەوەی هەیکەلی تیپەکە و کڕینی ئامێری پێویست بۆ تیپەکە. ئەمن و ئەنوەر تاهیریان لە دائیرەی ئەمن منع کردگوتیان نابی ئەوانە بەشدادن هەر بژێن لەبەر ئەوەی ئەمن برازان پێشمەرگە بوو ئەنوەر تایاری خوالی خۆش بوو برایکی پێشمەرگە بوو لەبەر ئەوە بە ڕسمی ئەمەیان منع کردگوتیان ئەو دووە نابی ببنە هەیئەی بەڕێوە بردن. دواتر مامۆستا سەردار ئەحمەد خوالی خۆشبێت توانی کۆمەڵێک گەنجی تازە بێنتە ناو تیپەکەوە و لە ساڵی 1970 لە یەکەمی ساڵیادی کۆچی دوای هونەرمەندی گەل تەیار تۆفیق ساڵانە بەردەوام لەو بۆنەیەدا چالاکیانە بۆ کۆنسێرت و ئاهەنگ و یادیان کردوێتەوە. سەرەتای دەستپێکردنی کاری هونەریم لەگەڵ تیپی مۆسیقای باوەجی کۆیە بۆ ساڵی 1994 دەگەڕێتەوە ئەو کات بە شێوەیەکی فەرمی بوومە ئەندام لە تیپی مۆسیقای باوەجی کۆیە ئەو کاتە من بووم برای خۆشەویستم کاکە زانە کاکە سەروەت کۆیی دیاری بەرزنجی ئەو کات چەند گۆرانی بێژێک لە تیپی باوەجی کاری دەکرد لە هەفتەیەکان کۆمەڵی هونەرمەند و گۆرانی بێژ بوون هەشتایەکان گۆرانی بێژەکان گۆڕینە لە ساڵی هەشتاکان کاکۆشمەند زاهێر مدریک ژاڵی ئەو کات وازانم بەرهەمێکیشیان لەگەر کە هونەرمەند عەباس محەممەد کردێ لە نەوەتەکان کۆمەڵە گۆرانی بێژیکە هاتن شنۆ ئیبراهیم نەوا نەهرۆ هونەرمەند باعیز مستەفا ئەوانە ئەو کاتەکە ئیشیان دەکرد تەئسیراتی دەنجیوی ڕنگدانەوەی لەسەر کاری باوەجیشەوە بەڵام دیسان بە ناواخن و تامی باوەجی ئێمە لە کاتی ئەوەی کە تەمرینمان دەکرد و لە کاتی بۆی گەلک جاری وە هەبوو دەرسیشمان بە قوتابیەکان دەگوت زۆر سوودیان وەردەگرت ئێمە هاوینان ینی ئەوەمان دەورەمان دەکردەوە بۆ فێرکردنی مۆسیقا لە سنتەری گەنجان مرکز شەبابیان پێدەگوت و هەروەها لە قوتابخانەکان لە ڕێگای چالاکی قوتابخانەکانەوە هاوینان دوسێ مانگ
دەورەمان دەکردەوە قوتابیان زۆر قوتابیەوە ئێستاکە ئەوانەی کە ئێستا هەمووی مامۆستای بەتوانانە زۆربیان قوتابی ئێمە بوون لەو دەورانە پێگەیشتی بێزگەلەوەی کەتی پێک بووە پەروەردەش بووە پەروەردەیەکی هوەری بووە پەروەردەیەکی ئەکادیمی ئەو ژەنیارانە بوونە کە لێوە بوونە لۆ خۆم کە لەوێ دەستم بەکار کردێ لەگەر ئەوەی بۆ نمونە وەکو ژەنیار بەشداریم کردێ وەکو ژەنیاری ئامێری عود پەروەردەشیان کردوم لەسەر بناغی مۆسیقای زانستی ئەوە دەگەڕێتەوە لۆ ئەوەی کە تیپی مۆسیقای باوەجی کۆیە تا ئێستاش ئەو مۆرک و ئەو سیفەتەی کە لۆ نمونەیەکە لە دەرەوە کە جێ لە مۆسیقای دەبیتن یەکسە دەزانێت ئەوەی تیپی مۆسیقای باوەجی کۆیە ئەوە دەگەڕێتەوە لۆ ئەو پەروەردەی کە ئەو مامۆستایانە لەسەری بەردەوام بووینە هەرچی عیشقی لە دڵ بێ كم صبر بقراها ياراو لبرادر ورفيقان مزيني بيه بهارا هەر شوێنێک گۆرانێک لێ بدرێت یان ئەندامێکی مۆسیقای باوەجی کۆی مۆسیقای بکات دەزانی ئەمە ئەم بەرهەمە هەڵقوڵاوی شاری کۆیە و لە تیپ مۆسیقای باوەجی کۆیەوە دروست بووە. سێوەی هونەرمەند کە لەگەڵ تیپ مۆسیقای باوەجی کۆیە لە ساڵی 1950 کاری کردووە لەگە مامۆستا باکووری ئەوانە کۆمەڵێک بەرهەمی هەیە کە بوویتە مۆرچی ئەم شارە بوویتە مۆرچی سێوە کە ڕەنگە زۆر کەس ئەگەر کەسێکی غێری کۆی ئەم مەقامانە بڕێتەوە ڕەنگە نەتوانێت توانای گوتنەوەی نەبێ هەر وەک چۆن من ناتوانم مەقامێکی گەرمیان ئایاشی گەرمیان وەک کەسێکی گەرمیان برێمەوە یان حەیرانێک وەچی کەسێکی هونەرمەندێکی هەولێری بڵێمەوە هونەرمەندەکانی تریش خەڵکی شارەکانی تریش زەحمەتە بتوانن ئەو بەرهەمانێک کۆیەوە خۆی برێنەوە دڵی بردم بە ناز و عیشوە دیسان شۆخی عەیارێ فریبی دام بە سەحری چاوی خۆی مەحبوبی سەحارێ بێگومان مۆرچی کۆیە ناگەڕێتەوە لۆ سەرەتای دروستبوونی تیپی مۆسیقای باوەجی دەگەڕێتەوە زۆر لۆ پێشتر زۆر لە گۆرانی بێژەکان کە هەبوونە پێشتر گۆرانیان کوتی و مۆرکەچی تایبەتی بە کۆیە بەڵام برەودانی ئەو گۆرانیانە بە شێوەی میوزیک و بە شێوەی زانستی تیپی مۆسیقای باوەجی دەوری ئەساسیە بۆ لەو بابەتەدا لۆ نمونە گۆرانی فۆلکلۆرەکانی کۆیە بە شێوەیەکی جوانتر داڕێژرایتەوە کاری میوزیکی بۆ کراوە بە شێوەیەکی جوانتر ئەدا کراوە تۆمار کرایە لۆیە تیپی مۆسیقای باوەجی یعنی تاکەتی بووە کە برەوی بە پێشەوە چوونی هونەری فۆلکلۆری کۆیەدا باسی مێژوی کۆی بکەین بەبێ تیپی مۆسیقای باوەجی ڕەنگە کەم و کوڕی هەبێت و ئەوەی کە مامۆستایان بۆ ئێمە دەژێڕنەوە ساڵانێک کۆمەڵێک خەڵکی بەس هونەردۆست یعنی هونەرمەند نەبووە مۆسیقی نەبووە گۆرانی بێژ نەبووە ئێستا لە دۆسیە و لە ئەرشیفی تیپەکە ماوە کۆمەڵێک خەڵکی ئەم شارەکە لە مۆزەف و مامۆستا و کاسبکار لێرە بوونە ئەندامی تیپ بۆ ئەوی بەس ماگانە بڕێک هاوکاری دانێن بۆ تیپەکە بۆ ئەوەی کار و چالاکیەکانی پێ بکەن هەندێکیان ئەوانەی کە لە کاتی ئاهەنگەکان دەهاتن جێگایەکانیان ڕێک دەخست بلیتیان دەفرۆشت خزمەتیان دەکرد ئەوانە زۆربیان بە بەیانی بە خۆشحاڵیەوە دەهاتن مەسەڵەن دارتاژ بوو هەبوو ئاسکگر بوو ئەوانەمان هەبوو ئەندام بوون لە تیپەکەمان تیپی باوەجی هەتا ئێستاش بەردەوامە وەک ئەندامێک ئێستا کەشە لەکرد تیپی مۆسیقای باوەجیمە بەڵام شێوازی کارکردنەکە گۆڕانکاری بەسەرداهاتیە ئەو شێوازی کارکردنش کە گۆڕانکاری بەسەرداهاتی خەتای تیپەکە نیە خەتای ئەو دەوروبەرەیە خەتای ئەو سۆشیال میدیا ئەو لەمەیە کە ئێستا کەوتیتینە ناوی لۆیە
کارکردنی باواجی بەنەوعانما سست بووە بەڵام هەر بەردەوامن. ساڵانە کار و چالاشەکانی وەک کۆنسێرت وەک ئاهەنگ ئەنجام دەدا لە ڕۆژی 20 دەی هەموو ساڵێک کە بە ڕۆژی هونەر ناسرااو لە کۆیە. لە ساڵی 2011 کۆنسێرتی بۆ بەڕێز مامۆستا عەدنان کەریم کرد، لە 2012 بۆ خاتوشێن تاڵەبانی، بۆ مامۆستا نەجمەی غوڵامی، بۆ کاک ئەیوب عەلی و کۆمەڵێک هونەرمەندی تریش لە چالاکیەکانی ئەو ساڵانە کە لەگەڵ تیپ مۆسیقای باوەجی کۆی بەشدار بووینە لەوانە کاک حەمەڕەوف، ئاڤان جەمال، کاک عەزیز شارۆخی، ئەوانە ئەو هونەرمەندە دیارانن کە لەگەڵ تیپ مۆسیقای باوەجی چالاکیان کردووە، کۆنسێرتیان کردووە و لە بەرنامەمان هەیە کە لە ساڵانی داهاتووش ئینشاڵڵا زنجیرە کۆنسێرتی تر ئەنجام بدەین بۆ هونەرمەندی تر کە ئێستا لە ساحەی هونەری کوردستاندان. ئەوەی کە ئێستا پێی گەیشتوم هەمووی دەگەڕێنمە لۆ تیپ مۆسیقای باواجی و ئەو مامۆستا بەڕێزانەی کە لەسەر دەستیوان میوزیکم خوندیان، ئەوانە هەموو لە بۆ من بەڕاستی قوتابخانەیەک بووە، یعنی باواجی قوتابخانەیەک بۆ من کە ئەو ئاستی کە ئێستا پێگەیشتوم وەکو ینی ئەستێرەیەک دێتە بەرچاوم، ئەستێرەیەکی گەشت لە ئاسمانی هونەری کوردی باواجی ئەوا دێتە بەرچاوم، چکە هەموو خەونەکانی منی تێدا بەدی هات. تیپی مۆسیقای باوەجی کوێ دووەمین تیپە کە لە کوردستان دامەزراوە و تاکە تیپشەکە تا ئێستا ماوەتەوە کار دەکات، چالاکی دەکات بە بەردەوامی لە سەرەتای دروستبوونیەوە لە ساڵی 1957ەوە بە بەردەوامی تیپەکە هەر بەردەوام بووە. خۆشویستنی ئەندامەکان لە بۆ تیپەکە زۆر گرنگە. ئەو ئەندامێکە دەستە باواجی جۆرە خۆشەویستێک دروست دەبیتن لەگەڵ تیپی مۆسیقای باواجی لەگەڵ ئەندامەکانی تر. ئەوە هۆکاری ئەوەی بووە کە تیپی مۆسیقای باواجی بەڕاستیە تا ئێستا شەر بەردەوام بیتن. ڕاستە کارکردنەکان سستر بووینە، بەڵام بەردەوام بوونەکە زۆر گرنگە. پێم خۆشە زیاتر گەشە بەو هونەرە بدەن، ینی جوانتر بیسەلمێنن کە شتی کۆن دووبارە نەکەنەوە، شتی نوێ بکەن، کاری ینی بلیمەتانە و بەهرەمەندانە و داهێنەرانە بکەن، ئیش بکەن، شت پێشکەش بکەن، ئەوە پێش دەکەویت و دیسان زدی دەبیتەوە. هیوادارم وە ئەو ڕێیە بگرن لەبەر وارەی گوێکانت سافی ئاڵتونە جۆتە مەمە کۆڵە دوا